وەزیری بازرگانی و پیشەسازی هەرێم لە شاری سلێمانی کۆگا و گەنجینەکانی خۆراک بەسەر دەکاتەوە و جارێکی دیکە دڵنیایی دەداتەوە بە هاوڵاتیان نەک هەر خۆراک و پێداویستی ڕۆژانە مەترسی کەمبوونەوەیان لەسەر نییە بەڵکو بەراورد بە پێشووتر بڕی هاوردەکردنیش بۆ ناوەوەی هەرێمی کوردستان زۆر زیاتر بووە. کەمال موسلیم وەزیری بازرگانی و پیشەسازی هەرێم لەگەڵ ژووری بازرگانی و پیشەسازی و چاودێری بازرگانی سلێمانی کۆگا و گەنجینەکانی سلێمانی بەسەر دەکاتەوە. هەر لەوێش چاوی کەوت بە ژمارەیەک لە بازرگانان و نوێنەری کۆمپانیەکان لە شاری سلێمانی و ڕایگەیاند مایەی دڵخۆشیە ئەمڕۆ بەراورد بە پێشووتر هەموو کۆگا و گەنجینەکانی سلێمانی پڕن لە خۆراک و پێداویستی بۆیە لێرەوە بە هاوڵاتیان دەڵێم ترسی کەمبوونەوەی خۆراکتان نەبێت و لە هەموو دەروازە و خاڵە سنووریەکانیشەوە ئاڵوێری بازرگانی لە جاران زیاتر جمەی دێت. خۆراکێکی یەکجار زۆر لەو کۆگایانە هەن ئەوە یەک شەریکە بوو و کۆگا سەرچیەکانیشیان نەبوون جگە لەوەش هەر ئەمڕۆ 110 کۆنتێنەری تریوا لە ڕێگایە ئەو هەموو کۆنتێنەرەوە هەم سارێن شتاندی لە بەردەرگا بوو شوێن نەبووتێکن بەمانای ئەوەی بڕێکی خۆراکی یەکجار زۆر هەیە کە پێویست ناکە خەڵک هیچ نیگەران بێ و ترسی ئەوەی هەبێ کە خۆراک نەمێنێ. بڕی هاوردەکردنی خۆراک زۆر زۆر زیاتر بووە لە پێشان بەڵام سست بووە خاو بووە لە سنوورەکان بەهۆی ئەو ئیجراعاتە تەندروستیانەی کە پێویستە بکرێ بۆ ئەوەی بە شێوەیەکی پارێزراوی ئەو خۆراکە بێتە ناو هەرێمی کوردستان. لای خۆیانەوە سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی تاکید دەکاتەوە ئەوان چاودێریەکی وردی بازاڕەکان دەکەن و ڕێگەش نادەن ئەم دۆخە بقۆزرێتەوە بە ئاراستەی گرانکردنی نرخ و هەموو پاڵپشتی و هاوکاریەکی جدی لە بازرگانان دەکەن لە کاراسانیکردن و پاڵپشتیەک تا زۆرترین بڕی شمەک و خۆراک هاوردەی شاری سلێمانی بکەن. بەنسبە نرخەوە ئێمەوە بڕوا ناکەم $1 نرخ بەرز بێتەوە ئەوە بەڵێنێکمان داوە ئەوەی کە هاتوو بەڕێگاوەیە و لە مەدەرەکانە دێت ئەوە بە نرخێکی کۆن کڕاوە دڵنیا بنەوەی کۆمەڵێ زیادە شاتۆتە سەری لەسەر حسابی خۆمان حسابمان کردۆ زیادەکەمان نەخسۆتە سەری. لایەنە پەیوەندیدارەکان هەمویان وەک یەک تیم لەسەر هێڵن لە تێپەڕاندنی دۆخەکە و چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە دەبنە ئەرک و گرفت لە بەردەم خواست و داواکاریەکانی ڕۆژانەی هاوڵاتیان و پێکەوە کوردستان دەپارێزن لە هەر گرانی و بارقورسیەک کە ببێتەمای نیگەرانی و گرفتی هاوڵاتیان. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.